بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان خوشويستانم، بابتي أمويكان دولتك وخزمة إسلام لباسي سيدنا معاوية رضي الله رحمة خيلة بجيان بسر أبين كسيدنا معاوية كلا بياوه هرق وركاني خزمة كذن بإسلام ويكلو هاولا برزانيك زورترين ظلمي لكراوة باس من كركا لزماني بيغمبرا صلى الله عليه وسلم سيدنا معاوية كيبوه لزماني إمامي أبو بكر، زماني إمامي عمر من باس كركا يا زماني إمام عمر أستري قشي أم برشنداري أم إثر ورده قجبو يو جهاني إسلامي همو معاوية الناسي. وإمام عمر زور متمانيكي قوري بم قنجهبو وزور اهتماميكي قرنجي بي أدا كومالا كاري زور قوري كردو لزمان إمام عمر كاركاني زور قوربون يشيق لوانا بابتي دا مزران بابتك زور قرنجو همو صالك دو جار جيش إسلامي أجولان زور بوتشاكي برو ميداني جنگ ناوي لنابو هيرشكاني يان كتائبكاني صيفي وشواتي. أم دوان إمام عمر صوائف وشواتي زور اهتمامي بي أدا وزور دلي بي خوجو. سيدنا معاوية بي ايكي زور عبقري وعقليكي زور قورا وتيقشتيكي زور قورا أيزاني دركي أماي كردبو كجهاني إسلامي أقر بيتو دستوسان دانيشي يهود ونصارى زور إهيان خاص برسكان زور إهيان بأمتي إسلامي بويا زور بوريانا معملي لقل أم بابتا أكرد وني إهيشت أوان لشويني خوانا لإسراحتها بن تنانت أوان دا هيرشكان يان زوري هنا بو جهاني إسلامي بتابتي لو رقا باريكالاني ك أهاتنا ناو دولة إسلامية ولو رجعني للري بابلين ورد الرجاي ناو شياكانا وقالي ودزان أكيد وهات نزرين لمسلمان أدا حتى إمام عمر رضي الله رحمة الله بالرواية كافرمي خوز بيني منو الروم أجريك بوي نأوان بيون أيام برن أمن دمان بزبو. ناو سيدنا معاوية طماعي زور جورة وفكري زور جورة وبيركرنوي زور جياواز لهرهمو حوالاني بيغمر صلى الله عليه وسلم بيريكي زور قوري توسيعي هي بويا همتيكي زور قوري أكاد بو زياتر قشكرني أمتي إسلامي. إمام عمر زور كيفي بم بابتي الصوائف والشواتي أهاتك سيدنا معاوية أو جيشاني أجولان برو أم طرف أي جولان برو طرف يكتر أي جولان هر جاري مثلا برو شوينك يكرد آمان جو بلامالي أدا حتى يشغل غزوة كان خوي ب10,000 كسوة جولان برو مناطق عسقلان وهندي شوين كما بسي ولي وهيبتي مسلمان بشاني بران بركاني بدا لم نوانيا لدولا وهميشه هيرش كرا وتسر أمتي إسلامي. طبعا بير كانوا إمبراطوريتي كوري وكو روم چندين صالة أو تأس ورده بير بو هر جاري شوينك لدس أدا بمو ناوستي هيرشكا لروي برية و بابنا وشكانية وهميشه هيرشي وسر مسلمانان هبو لو ريقاو طول الريانيك لبين الشخة كان وهاتن هيرشيانا كده سر أمتي إسلامي. بويا سيدنا معاوية بو بپرجدانوي أما هات أم جيشكي كرد بو دو بشي كان لهاوينا هيرشيانا كرد بشي دوميان لزستانا هيرشيانا كرد وهاي كرد بو بالطواوي مانا الروم دامر كابوي لروش كانيو هشتكي بيه نكري وهيج جولو حركي بيه نكري اما لكاتي ام امبراطوريتك قورة بصدان 1000 كسي لبردسا هر جاري لشوينك وبلا مرتا شويني دوم كهيرش يعني كده سر أمتي إسلامي لان درياو كاتي كان ازاني شاخيكي قورة لبناي درياك اوستي وجيجدا ابوزيتو بلا مر اداو شوينك لمسلمان اقريا زرق اداتو الرواد وهي چامبيان اكرا. سيدنا معاوية زور هولكي قوري خستقربوي إمام عمر قناعت فيه بكاك كشتي دروسك. إمام عمر قناعتي ناكر چندين جار ناما أنيربو إمام عمر طلبي أو إليك إذن بدا بوي منيش وكو أوان موكبيكي قوري دروسكم لان درياو هيرش بكم السريان نيالم إسراحات كان إمام عمر رضي الله رحمة الله بالأخيرة أمن دي إلى حاح لكر
نامەیەکی نووسی بۆ عەمری کوڕی عاص ئەی عەمر تێم گەیەنە ئەمەی معاویە داوای ئەکا ئەوێ بچی بکە چ شتێکی ئەوێ حاڵیم کەلی وتی وەڵاهی ئەی ئیمام ئەمە شتێکە لەناو دەریا وەکو کێوێک دێ خۆی چەندێکە ئەوەنە خەڵکی لەسرە هەرچی سەیرەکەم ئەمە خوا نەجاتیان ئەدا گەنە نەجات بوون لەمان نییە ئەگەر هاتن نەخنکان ئەمە زەفەرێکی زۆر گەورە ئەبن و ئیشی خۆیانەکەن و ئەڕۆن خنکانیش خنکان نامەیەکی نووسیەوە بۆ سەیدنا معاویە وتی ئیتر بە هیچ شێوازی باسی ئەستۆڵم لەگەڵا ناکە باسی کەشتی دەریاییم لەگەڵا ناکەی کەشتی دەریایی لە فکری خۆتا ببڕێنەرەوە ئەگەر ئەم جارە داوای کەیتەوە عقوبەت دەدەم نابێت داوای کەیتەوە وەڵاهی خوێنی موسڵمانێک کە بخنکێ لەناو دەریایە لە هەموو زەوی ڕۆم بەلامەوە گرانترە بە قەدرترە بە هیچ شێوازێک نابێت ئەبێ ئەم دەرگایە دابخێ ئیتر سەیدنا معاویە دەرگاکەی داخست تا زەمەنی ئیمامی عوثمان لە دوای ئیمامی عومەر لە زەمەنی ئیمامی عوثمانە کاتێ معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ طبعا هەر خەلیفەیەک کە ئەهات کۆمەڵێ لە وڵاتەکانی لا ئەدا کۆمەڵە تری ئەخستە شوێنیان 5 کەس لەو والیانە کە ئیمامی عوثمان هی ئیمامی زەمەنی ئیمامی عومەر بوو هێشتنەوە یەکێک لەوانە معاویە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هێشتیەوە چەند کەسێک زۆر بە قەدر بوون لای سەیدنا عوثمان زۆر پلەیان بەرز بوو زۆر نزیک بوون لە ئیمامی عوثمانەوە زۆر گوێی لێ ئەگرتن یەکێک لەوانە معاویە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەوانەی تریان کە منافەسەی معاویەیان ئەکرد یەکێکیان بریتیە لە عومەیری کوڕی سەعد ئەنساری کە گەورەی حیمص بوو و ئاستێکی زۆر گەورەی هەبوو لە جیهانی ئیسلامیە و منافەسەی سەیدنا معاویە ئەکرد نەخۆشیێکی زۆر توندی گرت خۆی تەڵەبی کرد لە سەیدنا عوثمان کە ئیعفایکە لە کارەکەی تازە کارەکەی خۆی پێ ناکرێ و ئیمامی عوثمان حیمصشی تەسلیم کرد بە معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ قائیدەکانی تر وردە هەر یەکەی لە شوێنە حتا فەلەستین هەر هەمووی کەوتە ژێر دەستی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەر کەسێک نەخۆشە کەوت یا شەهیدە بوو یا شتێک لە شتەکان بەسەریا ئەهات یان خۆی لای ئەدا ئەو شوێنەی تەسلیم بە سەیدنا معاویە ئەکرد ئیتر معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ تەواوی شام و ئەو منتیقانەی کۆنتڕۆڵ کردبوو و بەردەوامیش لە کاروباری جیهادا و کۆمەڵی قائیدی زۆر گەورە لەبەردەستیا بوون بە تایبەتیش قائیدی زۆر گەورە حەبیبی کوڕی مەسلەمەی فەهری کە پێ ئەوترا حەبیب الڕۆم ئەمەندەی جەنگ لەگەڵ ڕۆما کردبوو ئەوەندە ڕۆشتبوو پەلاماری دابن و هێرشی کردبوو بە ئەمری سەیدنا معاویە نایان لێ ناخۆشەویستەکەی ڕۆم ئەیانو لە هەر شوێنێکەوە ڕۆم چاو ئەنوقێنە ئەی کات و حەبیب ببینێ طبعا حەبیب 12 ساڵ بوو کاتێککە فەتحی مەککە کرا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفاتەکە ئەم عمری 12 ساڵی کە لەو هەواڵانەی کە چاوی بە ئیسلام هەڵهێناوە بەس ئیسلامی بینیوە و هەندێکە فەرموون سوحبە گەیشتوتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم هەندێکە فەرموون نەگەیشتووە ئەسڵ وایەکە یەکێکە لە هاوڵەکان و گەیشتووە یەکێکە لەو کەسانەی کە ئەڵێن کانە مستەجاب الدعا هەر دوعایەکی بردە ئیلا خوا جوابی ئەدادەوە پیاوێکی زۆر عەزیم گەوز پیاوێکی زۆر واریع و زۆر بەهێز بووە لە خزمەتی سەیدنا معاویە بووە طبعا لە منطقەی بوخارا و سەمەرقەند و ئەو ناوە جیهادێکی زۆر گەورەی کردووە دواتر کە گەڕاوەتەوە سەیدنا عوثمان نامەیەک ئەنووسێت بۆ والی مووسڵ داوای لێ ئەکا ئەو کەسانەی کە گەڕاونەتەوە لە جەنگ و ئەزانم زۆر ماندوون بە ئیختیاری خۆیان زۆر لە هیچ کەسێک مەکە ئەعلانێ بکە ئەمەوێت 10,000 کەسم بۆ بنێری بۆ معاویە بۆ بەردەستی ئەو وەی کارەکانی جێبەجێکەن و هەندێک کە لە بەریان پێ بگرێتەوە ئەویش کاتێکەوە جێشەکەی بەڕێخست هەمووی تەسلیم بە حەبیب کرد حەبیب بەخۆی و 10,000 کەسەوە وردە بەڕێکەوت بەرەو شام و لە شاممان ناوبانگێکی زۆر گەورەی دەرکرد بە یەکێک لە ئەولیا زۆر گەورەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم حسابە کرد حەبیب پیاوێکی زۆر عەزیم بوو زۆر عەبقەریەکی زۆر گەورە عملاقێکی زۆر گەورە بوو لە جەنگەکانە ئەوەندە بوو کە زووتر لە تەمەنی 45 ساڵیە وەفاتەکە هەندێکە فەرموون 55 ساڵی بەڵام ئەسڵ وایە لە 45 ساڵیە وەفاتی کردووە و شەهید بووە حەبیب زۆر شوێنی گەورەی فتح کرد زۆر ئیشی گەورەی کرد زۆر قەڵای گەورە داگیرەکە و هەمووی ئەچێتە ژێر ئیمرەی سەیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ سەیدنا معاویە ئەم سیاسەتە بەکارەهێنە بە هیچ شێوازێک مەجال نادا کە جێشەکە دابنیشێ بەردەوام لە جوڵە و حەرەکە ئەبن بەردەوام بەرەو شوێنێکیان ئەنێرە فەتحی شوێنێکیان پێ ئەکا جێگایەکیان پێ ئەگرێ لە ئەسڵا حەبیب خەڵکی مەککەیە لە عێراقا تەڕەعرە گەورە بووە لە کوفەیە ئەم خەڵکەی دەوروبەری کوفە هەر هەمووی بە دەوریەوە بۆ خەڵکی مووسڵ لە ژێر دەسەڵاتیا بۆ ئەم 10,000 کەسێک کە لە بەردەستیەتی وە لە شاما زۆر شوێنی گەورەی
دەست بەسەرا گرتووە و غەزەواتی زۆری سەیدنا معاویە لە پشتی ئەم پاڵەوانەوە کۆمەڵی قائید بوون یەکێک ئەبرەسترینیان لە قائیدەکان لە بەشی بەڕیە لە بەشی وشکانیە ئەم پیاوەیەکە خزمەتێکی زۆر گەورەی کردووە لە زمانی ئیمامی عوثمانە طبعا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باش لە تەهدیدی ڕۆم تێگەیشت بوو ئەیزانی ئیسراحەت ناکە ئومەتی ئیسلامی هەر دەقەی لە شوێنێکەوە لە دەریا و پەلامەریان ئەدا جارێکی تر هاتەوە دەستی کردەوە بە نامەنووسینەوە و تەڵەبێکی زۆر گەورەی لە سەیدنا عوثمان کرد داوای لێ کرد کە مەجالی بداتێ نەفەسێکی بداتێ بۆ ئەوی لە ڕووی دەریاوە شتێک دروست کات و بتوانێت لێو بربەرەکانی لەگەڵ کافران و بێدینانە بکە سەیدنا عوثمان نامێکی بۆ نووسیەوە نووسی هەموو نامەکان کە نادە بۆ سەیدنا عومەر و جوابی دایێت و هەموو ئاگا لێ ئەم تەڵەبە لە من مەکەرەوە جارێکتر نامەی نووسیەوە ڕوونکردنەوەیدا کە من ئەگەر ئەمە نەکەم ئیتر بە هیچ شێوازێک بەشی وشکانیم کۆنتڕۆڵە بەس بەشی دەریایم هیچ کۆنتڕۆڵ نیە هەر جارەی لایەکەوە هێرشەکەنە سەرم ئەوە فەلەستینە بەدەستیەوەیەتی میسرە بەدەستیەوەیەتی لە ینی حساب کە هەموو شام بە کاملی بە مەعنا کۆنەکەی هەر هەمووی لەژێر دەسەڵاتی سەیدنا معاویە و بەردەوامیش سنووری لەگەڵ دەریا هەیە و کێشەی بۆ دروستە بێ لە ئەخیرە ئیمامی عوثمان نامەیەکی بۆ نووسیەوە نووسی باش مەجالت ئەدەمێ یەکەمین کەشتی دروست بکە بەڵام یەکەم کەس قاج ئەخاتە ناوی خۆتی دووەم کەس خێزانەکەت خۆت و خێزان و مناڵات ئەوێ بچن ناوی ئەگەر فەوتان بە ئێوە فەوتن مادام ئەوەندە ئیلحاحەکەی ئەفەرمێ وە زۆریش لە هیچ یەکێک لە ئەصحاب و لە جێشەکەی بەردەست ناکەی وە قورعەژ ناکەی کێ ناوی دەرچ و سواریکەی بە ئیختیار کێ ویستی لەگەڵ تا سەرکە با سەرکە ئەویش طبعا خبرەیەکی زۆر گەورەی پێیا کرد و ئەو مدەیە ئەمەندەی مەرا خواردبوو ئیمام عومەر ئیزنی نەدابوو ئەوەندەی کەسی پسپۆڕ لە دەوری خۆی کۆ کردووە کەشتی دروستکە خەڵکێکی زۆر بە دەوریەوە بوون کارێکی زۆر گەورەی کردبوو پسپۆڕی زۆر گەورەی کۆ کردبوونەوە دەستی کرد بە دروستکردنی کەشتێکی زۆر زەبەلاحی گەورە کەشتێکی زۆر گەورەی دروست کرد و ئیعلانی کرد خەڵک لەو کاتە هەموو بیست بوویان کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دوعای کرد بۆ یەکەمین جەیشی موسڵمانان کە سواری دەریا بن دوعایەکی زۆر گەورەی بۆ کردوون یەکێک لەو کەسانەی لەو کاتە هات ئەبوو ئەیوبی ئەنساری هات کە لەگەڵ یا سەرکەوێ خێزانەکەی حەرام کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم موژدەی دابوویە یەکێک بوو لەوانەی کە لەگەڵ یا سەرکەوت عینەن ئەنەسی کوڕی مالیک ئەگێڕێتەوە فەرمێ جارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات بۆ لای حەرام دوای نان خواردن و ئەمانە کەمێک پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ڕاکشە ئەفەرمێ لەو کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەوی لێکەوت هەڵسایەوە پێ ئەکەنی وتی ئەی خۆشەویستمان بۆچی پێ ئەکەنی فرموي هندي لأمتكم ناس من أمتي عرضوا علي غزاة في سبيل الله يركبون ثبجا في هذا البحر ملوكا على الأسرة فرموي هندي لأمتك يخوان بشان درا غازيبون وجهاديان أكل لبيانا إخوا سواري شتيكي زور قوربون بناو أم دريا الروشتن باشا وكو مليكي زور قورا ملوكا على الأسرة باشا بكوكبي زور قورا بوشي وازا الروشتن أفرمي جاري دوهم خوشويس خوي لكوتو بهمان شواز جاري سيهم بهمان شواز فرموي أي بيغمري خوا صلى الله عليه وسلم ادعو الله أن يجعلني منهم دعابك بشكم من لما نبم بيغمري خوا صلى الله عليه وسلم دعاي كربو حرامك يكيك بلوانا كأفرمي خوشويس ما صلى الله عليه وسلم أم سيجارة دعاي بوكرد أم حديثة انتشاري كرد بناو خلق هرهم وخلقي شاما حرام فرمايشتك يا وأجرته ولا خزمة بيغمرها صلى الله عليه وسلم أو تأنز أجرته ولا خزمة يا خلق هرهم ويان زور دلخوش بن بوا كبيغمري خوا صلى الله عليه وآله وسلم أم دعاء بو حرام كردو فرمتي أنت من الأولين تويكي لوانيك يكمين كسيك أجيتنا أم كشتيو أروي يكمين لوانا أفرمي سبحان الله ورده معاوية رضا ورحمة الله كأم كشتي دروس كر إتر قراري دا قبرص جزيرة بو أم جزيرة همو كاتك الروما كان أهاتن لير اللين أدا خوان برشاك كر بالأماري مسلمانان يعني أدا بإسراحات كاتك زوريان بوينان مسلمانان كشتكان أنا برده وقبرص برياري دا يكمين شوية دا يجيري بكا قبرص يكمين شوية بالأماري بدا قبرص معاوية رضا ورحمة الله خوي سركوت فاخيتي خزاني سركوت حرام سركوت عبادة كور الصامت سركوت زورك لهولاني بيغمر صلى الله عليه وسلم أبو ذر غفاري أبو أيوب أنصاري مو أمانة لقال يا سركوت أفرميت 10,000 كسكو ونوسواري أم كشتيبو بيركنو
أمتي إسلامي لك أستكي برزة يعني يكمن كشتيد بدروسي كي تنها لبر فرموديك في غمر صلى الله عليه وسلم كدعاء بكردون أمانة مليك أمتي إسلامين أمانة جوري أمتي إسلامين أمانة رحمتي خواب بسريانا دا أباري للروايات كافر مغفور لهم أمانة أخوة ليان براوة أمانة كسواري أم بحر أبن وأرن هل هم ينسركوتن ببيت ترس بويا كمين جاري أنا سواري كشتيب روشتن جيشنا قبروس جنگ جهادي كي جوان لنا قبرصة بلام أهل قبرص يعني هي من كردوا وهادئ كردوا لو إما نهاتون أمشون داير كين إيه ولا شوين إخوتنا أمنا وجزية أدن كم الله يعقدوا شرط وشروط لنواني أنا رويدا صلحي لنواني أنا كرا خويا تسليم كربة أمتي إسلامية كم يعني طبعا لا أول أبويا خويا قرت تصوري أن وهاب الرومكانيين وأدن بسر أم جزيرة أم مسلمان درا كان سينا كالروم هيج قرنجي بيندن هيج اهتمامي بيندن أما نجزاني أن دسيان بهي شوين الناقة تسليم بون كتسليم بون وداوي صلح يعني كرد كوم الله مرجدان دا يكم مسلمانان حق يعني أجر جاريك الروم هاتو بسريان لبروي بحر لنيواني أنا حق يعني بسريان أو خالي يكم دوم مسلمانان أبي أم أهل الجزيرة لهم حركة وجوليكي الروم كان أقدار بكنوا أما أنا مسيحي بون باشا مسلمان أقدار كانوا أبي الجزية بدن صالة نحو 1200 دينار بدن بأمتي إسلامي إنجا هر سرك مسلمانان بهيش يوازنا بلاو كانوا بيدنا دس كافران وبيدينان وهروها نابي الرقة خوش كان بوي رومكان هيرش كان بسر مسلمانان ويارمتي دري رومكان نبن لسر أمان الركوتنو جيش إسلامي قرايا معاوية رضا رحمة الله عليه هاتو جيشك اللي قال هاتو ليرة كاري دوامي جوري معاوية دسي بكرت شون لروي وشكانية و هيرشي هنا و أيتواني السيطرة طابك و حبيبي كوري مسلمة طاو سيطرة كردبو زوري هنا وبرو مكان أم جارة لروي درياية وبهمان تشنو بهمان شواز هات كسيك بنابي عبد الله كوري قيس كردي بقائدي أسطولي إسلامي قائدي بحري إسلامي لروي دريا وأمكسا قائد بو وكاري أكر وإيشي أكر وأروشت هميشا أم هيرش جورانا وصرم إتل الزمن معاوية رضا رحمة الله دسي بكر خوا أم فضيلة جوري دابم بويا انتشار الناوي معاوية بالطواوي جاني إسلام بيجاري بلا بويا معاوية خوي سواري بحر بو سوتا أو برا وقراوة وخزان ومناضي خوي لقال خويا بردوا إنجا سبحان الله حرام كفي غمري خواه صلى الله عليه وسلم فرمو بوتويكي لأوائل كان هر جيشنا أو بري درياك تعزى جيش تبون والله خيك أنبو هنا والله خيك سبحان الله لقيك دا حرام أو هاج نبو حالتك كوتو مرت هل لو مسلمان الناشتيان استشعرن لجزيرة قبرصة شوينك هي ألين مثلا قبري آفرة الصالحة أو قبري حرام حتى يسجموا تو قبرك ألو شو أنا أكو دليل لسر أمتي إسلامي أو عنده تصحيدا أو عنده هيرشي كردو أو عنده رشتوا سيدنا معاوية رضي رحمة الله عليه نيجي لسر كرد ودلي زور خوش بوا كأم حراميان لقلايا وبيغمري خاص صلى الله عليه وسلم شاهدي بداوا وهل الشهيد بو ويكب لفضيلة كاني سيدنا معاوية أم مسألة براسيها تا استج لجهانا متابتي جهاني مسيحية رقو كينيكي زور لدل يا برامبر بسيدنا معاوية هي ولمجوز لخوارج لو هموي أقرأت بهم إنجازات الجورانيك سيدنا معاوية رضي الله رحمة الله عليه بجيب كرد عبد الله كوري قيس نوبان يكي زور جوري دركرد وهاي لهات حرشي شوينك لسد دريابو هرشي كشتيواني جهاني بو لعبد الله أترسى نوبان يكي زور جوري دركرد وبناوي عبد الله البحري باشا خاوني همو كار بحرية كان زمان معاوية رضي الله رحمة الله عليه وزور آزايانا زور شوين هبو كأسو بأساني فتحي أكردو دا صلاتي بسرا أقرتو ويان جزيان أدايا أو تا مسلمان أبو يكي لصفات الزور مهمة كان يا عبد الله كأوان دا نصرتي بدز هنا لجير إمري تايبتي معاوية رضي الله رحمة الله عليه هر جارك أيويس شوين داير كخوي بخوي أسوي أشوين بأساني أسوي أشوين برسياري أكر سيري أكر دراسة شوين أكر إنجا أسوي يكيك لجاركان بريادي دا خوي بو خوي بشات أرضي الروم تشو شوينك وكو بازرگان خوي بشاندا سيري كر أو شوينا پر لا سوال كر كان داوين لخلق نأكرت
تەنها بە ئیشارەت ئەگەڕان بەسەر خەڵکە و خەڵک هاوکاری ئەکرد. طبعا پیاوێکی زۆر سەخی بووە و پیاوێکی زۆر خۆناسی گەورە و عابیدێکی زۆر گەورە بووە. ئیتر ئەو سوالکەرانەی بینی دەستی کرد بە پارە تەوزێکردن بەسەر سوالکەرەکانە. طبعا لە مەسەلەی ئێمە سەدەقەمان هەیە لەگەڵ زەکاتە، زەکات بە کافر ناشێ، سەدەقە و خێر و خێرات بە کافر و موسڵمان ئەشێ. ئەمەش سەدەقەیەک بوو عەبدوڵڵا دەستی کرد بە بڵاوکردنەوەی ئەم سەدەقە بەسەریانە. سەدەقەیەکی زۆر جوان بوو تەوزیعی کرد بەسەریانە. یەکێک لەم ئافرەتانە کە سەیری کرد بە پەلە ڕۆشتەوە بە ڕۆمەکانی وتی کورە فریاکەون قائیدی بەحری موسڵمانان لێرەیە. وتیان تۆ چۆن ئەزانی؟ وتی جلی بازرگانە بەخشندەی مەلیکەکانە، ئەگەر کەسێ مەلیک نەبێ ئەوە نابەخشێ. ئەخلاقی ئەم کەسە زۆر بەرزە لە ئەخلاقی مەلیکەکانە چ بچن هەرچی سێرەکەمەوە ئەو عەبدوڵڵایەکە ئێمە لێ ئەترسی، هەموو جیهان لێ ئەترسێ. پەلاماری ئەو شوێنەیاندا هەتا ئوستولی موسڵمانان گەیشتە ئەو شوێنە و فریاکەوت ڕزگاری بکەن و ئەوانە بریندار بوو، دواتر شەهید بوو لەو شوێنەیە. ئەفەرمون هەموو جارە یەکێک لە دوعا زۆر گەورەکانی عەبدوڵڵا بوو خوایان لەناو ئەم بەحر و دەریایەیەین و ئەڕۆن یەک موسڵمان نەخنکە. ئەفەرمون حتا وەکو عەبدوڵڵا خۆی شەهید نەبوو یەک موسڵمان نەخنکە. یەک ئوستولی ئیسلامی نەبوو کون ببێ لێ بدرێ بشکێ حاڵەتێک دروست بێ موسڵمانەتەیە شەهید بێ ئەبەدەن. ئەڵەن هەمووی بەرەکەتی دوعای عەبدوڵڵا بۆ ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەر هەمویان بێ. ئەمشەو ئەمەندە بەسە لە باسی سەیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ کە کارانێکی زۆر گەورە ئیشانێکی زۆر گەورەی بۆ ئومەتی ئیسلامی کردووە، چێ لە ڕووی بەڕیەوە چ لە ڕووی بەحریەوە. شام هەموو لەژێر کۆنتڕۆڵی ئەو بەردەوام لە جەنگێک و جیهادێکی زۆر گەورە پێگەی گەورەتر ئەبێ بەهێزتر ئەبێ لە ئاستی جیهانی ئیسلامیە و لە لای سەیدنا عوثمان ڕەزا و ڕەحمەتی خوا لێ پێگەی سەیدنا معاویە گەورەتر و بەرزتر و باڵاتر ئەبێ و لە جیهانی ئیسلامیە ناو و ناوبانگ و شۆرەتی سەیدنا معاویە گەورەتر و باڵاتر ئەبێ. ئەمەش دەستپێکێکی زۆر گەورە بوو بۆ نەسڕەتی زۆر گەورە، بۆ هیممەتی زۆر گەورە، بۆ سپاردنی کاری زۆر گەورە بە سەیدنا معاویە. ئەفەرمێ هەر شوێنێک لە شوێنەکان کاتێک کە قائیدەکەی نەمایە کێ هەبوو سەرپەرشتی بکە زۆر بە چاکی بە بەڕێوە هەم خەڵەکە لێ ڕازی بێ هەم عەدالەتی ئیسلامی بچەسپێنێت. تەنها سەیدنا معاویە ئەنار بۆ ئەو شوێنەی تریان ئەدایە دەست. فکری سەیدنا معاویە فکرێکی بچووک نەبوو تەنها بە شوێنێکەوە قبوڵکە. فەرمایشتێکمان هەیە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زۆر کات ئەکرێتە طعن لە سەر سەیدنا معاویە. جارێکیان ئەنەسی نارد بە دوایە هاتە وتی نانەخوا. جاری دووەم ئەنەسی نارد بە دوایە وتی معاویەم بۆ بانکەن وتی نانەخوا. جاری سێم وتی نانەخوا. فەرمووی خوای گەورە سکی قەت تێر نەکە. ئەم دوعای پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم هەندێک هاتون بە ذەم باسییان کردو. هەندێک لە عولەمای تر ئەفەرموونی ئەوە بە دوو شێوە جوابی ئەدرێتەوە. یەک یعنی خوای گەورە لە سوڵتەت و سیاسەتە قەت کەسێک نەبێکەوە تێر بێ و ئیتر واز بێنێ، هەر پەل بکوتێ، هەر گەورەتر بێ، هەر شوێنی تر ئەوە بکە بخاتە سەر کاروباری خۆی. ئەمە ئەگەیەنێ ئەوەش ئەگەیەنێ کە دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەر کەسێک بێ ئەگەر دوعاکە دوعای شەڕیش بێ بەخێر بۆ گیرە ئەبێ. چونکە لە فەرمایشتا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی خوای هەر تووڕە بووم و هەر دوعاکم کرد لەم ئومەتەکەم لە هەر کەسێ لە ئومەتەکەم بیکە بە خێر و بە فەضیلەت بەسەریانە. ئەوەش ئەبێتە خێر و فەضیلەتێکی زۆر گەورە بۆ سەیدنا معاویە و هەندێک ئەفەرمونەوە ئیشارەتە بۆ ئەوەی کە سەیدنا معاویە قەت بەشتی کەم ڕازی نابێ، هەمیشە بەشتی گەورە. لە ئینسان لە ژیانە حتا وەکو کاری گەورەتر بگرێتە دەست، هەتا وەکو پەلی گەورەتر بکوتێ، خوای گەورەش تەوفیقی زیاتر ئەدا، فکری گەورەتر ئەبێ، ئیشی گەورەتر ئەبێ. ئینسان قەت بە کاری کەمی خۆی ڕازی نەبێ، بڵێ ئیتر بەسە و تاو کۆتا بووم، کەوتت بەسە ئیتر تۆ مردی کۆتا بووی. هەمیشە بێ پەل بکوتێ بۆ گەورەتر، ئیشی گەورەتر کە بەهێزتر بێ. ئومەتی ئیسلامی زۆر پێویستی بە کەڵە پیاوانێکی زۆر گەورە هەیە فکریان هەموو جیهان بخوێنێتەوە، نەک شوێنێکی بچووک جێگایەکی بچووک. جیهانی بن، ئومەتی بن، ئومەمی بن. سەیدنا معاویەیەکی لە صیفاتە زۆر بەرزەکانی ئەمەیە، داومان لە زاتی پاکی پەروەردگار هەرچی ڕەزا و ڕەحمەت و ڕضوانی خۆی هەیە بەسەر هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بیان بارێنێ، داوای لێ ئەکەین بە زاتی بە ناوی جوانی بە صیفەتی بەرزی بە ئیسمی عەظەمی بە ڕەحمانیەت و ڕەحیمیەتی هەرچی ڕەحمەت و بەزەیەتی بەسەرمانەدای ببارێنێ، دەروی خێرمان لێ بکاتەوە، دڵەکانمان خۆش و شادکە. خۆی داوا لێ ئەکەین ئەوە 92 ڕۆژە برایانمان لە غەزە خوای گیان لەژێر ئاگر و ئاسن و زەحمەتیان هەموو کافرانی جیهان کۆبوونەتەوە لەسەریان. هانامان تەنها بۆ لای تۆیە، تەنها تۆی کە
ڕەحمێکمان پێ بکەیت و بەزەیەک بەسەرمانە ببارێنیت و گەورەی خۆت خوایە ئێمە لە گەورەیەکی زۆر گەورە بوون لە جیهانە ئێستا لە زیلەتێکی زۆر گەورەن تۆ خۆت بەهانامانە وەرە تۆ خۆت بەهێزمان کە تۆ خۆت دامەزراومان کە تۆ خۆت نەسڕەتمان پێ عەتاکە خوێنی شەهیدەکانمان یا ئیلاهی بەزایە نەچێ یا رب العالمین سەری یەهود و نەسارا بشکێنە لوتیان شۆڕکە یا رب العالمین بیان گێڕەوە شوێن و وڵاتی خۆیان ئومەتی ئیسلامی بپارێزە یا رب العالمین لە کەید و فێڵی یەهود و نەسارا یا ئەکرەم الئەکرەمین هەر کەید و فێڵێ بەرامبەر بە ئومەتێکن بیگێڕێن لە ملی خۆیان یا رب العالمین خوایە هانەمان بۆ لای تۆ هێناوە دڵمان ئارام کە خوایە ماڵەکانمان ئارام کە خوایە ڕۆحمان ئارام کە خوای بۆ خاتری گەورەی خۆت ئاسوودەمان کە دڵمان دامەزراو کە ئیمانمان سەلامەت کە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەی و بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت بەخوا پەروەردگارە لەم زەمەنی فتنە و فەسادەیە ئەمە هیچمان نییە بۆ تۆی بەرزکەینەوە تەنها ئەوەندەمان هەیە خوای گیان بە دڵ پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خۆشەوێ بە دڵ ئەم هاوڵانەمان هەر هەموو خۆشەون بەبێ جیاوازی تو گەورەی خۆت خوایە ڕەحمەت و بەزەی و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خوای گیان سڵاوی ئێمەیان پێ بگەیەنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت سەرفرازی ئەم دنیامان کە سەربەرزی ئەو دنیامان کە ئیلاهی ئەگەرچی ئێمە بەچاو ئەم قائیدە گەورە ئەم پیاوە گەورانە هیچ شتێکمان بۆ دینەکەت نەکردووە تو گەورەی خۆت خوایە بێبەشمان مەکە لە ئەجری ئەم پیاوە گەورانە یا ڕەبی خوایان هەرچی ئێمە ئیکەین بە ئەجر و فەضل بۆ ئەوانی بنووسە ئێمەش لە ئەجری ئەوانە بەشدار پێ بکە یا رب العالمین خوای لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەتی خۆت بە بەزەی خۆت بە کەڕەمی خۆت تۆ خۆت لای خۆت قبوڵمان کە تۆ خۆت نێوچەوانمان بگرە بۆ خەیر تۆ خۆت بمان خەرە سەر خواناسی دینداری تاعەت عەبدایەتی یا ئیلاهی دینداری لە دڵمانە شیرین کە خواناسی لە دڵمانە شیرین کە علمی شەرعیمان زیاد کە تو گەورەی خۆت خوایە دڵمان ئارام کە ڕۆحمان ئارام و ئاسوودەکە یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لقناهي من الشيء أجبوري خواهي من قبولك يا ربي